ئێران بۆچی دەیەوێت بازنەی شەڕەکە فراوان بکات و ئابووری جیهان بخاتە تەنگژۆ؟ لە یەکەمین ڕۆژی هێرشەکەی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران تێبینی ئەوە دەکرێت کە ئێران وەک کاردانەوەیەک هەوڵی فراوانکردنی بازنەی شەڕەکە دەدات بە جۆرێک کە جگە لە ئیسرائیل کوێرانە هێرش دەکاتە سەر هەریەک لە سعودیا، قەتەر، بەحرین، ئیمارات، ئوردن، کوێت و هەرێمی کوردستان. ئەمەش وای کرد کە ئەو وڵاتانە ڕۆژی دووشەممە 2 ئاداری 2026 بەنافەرمی بچنە نێو شەڕەکە و لەگەڵ ئەمریکا بەیاننامەیەکی هاوبەش لە دژی هێرشەکانی ئێران دەربکەن. هەر لە 2 ڕۆژی ڕابردوو ئێران بازنەی شەڕەکەی فراوانتریش کرد بۆی کە هێرشی کردە سەر دوورگەی قوبرس کە بنکەی سەربازی بەریتانیای لێیە. ئەمەش وای کرد کە بەریتانیا بە تەواوی خۆی یەکلا بکاتەوە و بچێتە نێو شەڕەکەوە. هەروەها ڕێگە بدات ئەمریکا لە دوورگەی دیێگۆ گارسیای زەریای هیندیەوە کە دەکەوێتە خوارووی دوورگەی مالدیڤ هێرش بکات سەر ئێران. وێ ڕای هەموو ئەمانە ئێران چەند ڕۆژێک کە ڕێگە بە جوموجۆڵی کەشتیوانی نادات و ناهێڵێت کەشتەکان لە گەرووی هورمز تێپەڕن، بەڵام ئەمریکیەکان دەڵێن گەرووی هورمز دانەخراوە. ئامانجی ئێران لە فراوانکردنی بازنەی شەڕ و داخستنی گەرووی هورمز ئەوەیە بەهۆی گەورەبوونی شەڕەوە ئابووری جیهان تێک بچێت، نرخی نەوت بەرز ببێتەوە و نرخی غاز زۆر هەڵبکشێت. هەر بۆیە دەبینین کە بەرپرسانی ئێران لێرە و لەوێ باس لەوە دەکەن کە لە ڕۆژانی داهاتوودا نرخی نەوت بۆ هەر بەرمیلێک دەگاتە سەرووی $200. بەڵام تا ئێستا پێشبینیەکانی ئێران وەک خۆیان نەهاتوونەتە دی و نرخی نەوت بە ڕێژەیەکی کەم کە دەوروبەری لە 400 بەرز بۆتەوە. وەک دەزانن یەکێک لە بەڵێنەکانی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا کە بە خەڵکی وڵاتەکەی خۆی دابوو ئەوە بوو کە نرخی نەوت بۆ خوار $6 کەم بکاتەوە. ئێران ئێستا دەیەوێت بۆ دۆخی دروستی کردووە نرخی نەوت بۆ سەرووی $150 بەرز بێتەوە. ئەو کاتە هەم خەڵکی ئەمریکا هەم ئەوروپا و تەنانەت وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاش تووشی زەرەر و زیانێکی زۆر دەبن و ئابووری ئەو وڵاتانە دەکەوێتە تەنگژەوە. بەم جۆرەش ئەمریکا و ئیسرائیل ناچار دەبن پێش ئەوەی ئامانجەکانی خۆیان بەدی بهێنن دەست لە هێرشکردنە سەر ئێران هەڵبگرن و بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ. پرسیارەوەیە ئایا لە کۆتاییدا ویست و ئیرادەی ئەمریکا دێتە دی بۆەوەی کە تا کۆتایی بەرامبەر بە ئێران بەردەوام دەبن، یان ئێران دەتوانێت بە فراوانکردنی شەڕ دنیا بگەڕێنێتەوە بۆ سەردەمی قات و قڕی و ئەمریکا و ئیسرائیلیش ناچار بکات واز لە هێرشەکانیان بێنن.